کەوارەتان باش هەموو لایەکتان بەخێر بێن لە ڕاستیە من پێم خۆش نەبوو قسە بکەم ئەلبەتا قسەکردن لە حضوری جەنابتانە شەرەفە ڕێزە بەڵام ئەزانم کە ئێوە کۆبوونەتەوە بۆ ئان کۆبوونەتەوە بۆ تار کۆ نەبوونەتەوە بەڵام احترامان بۆ برادەران دوو دەقە لە کاتان ئەگرم وەکو باس کرا ئەمە هەنگی سەرکەوتنی دیدارەکەیەوە فعلەن دیدارەکە سەرکەوتوو بوو دەستی برادەران خۆش بێ لەشیان ساک بێ نمونەیان زۆر بێ ئیشێکی زۆر باش کرا جوانترین شت بەلای منەوە لە دیدارەکەیەوە بوو کە لە ئاخیرەوە زەربەی گەورە وەشێنرا چونکە دوێنێ جەماوەرێکی زۆری لێبوو بە جۆرێک کە خەڵک لەسەر وەکو باس کرا ئەوە زۆر مەسەلەیەکی گرنگە بەڕاستی بەڵام ئەوەی کە جێگای تێبینی من بوو یعنی وە بە برادرانیشم وتووە بەڕاستی دووشت بوو یەشێک من پێم خۆش بوو لە ڕاستیە غەیرە کوردیش لەوێ حزوری هەبووە زۆر بەلای منەوە گرنگ بوو چکە تۆ تەوێت لە ڕێگای ئەم جۆرە دیدارانەوە ئەم جۆرە فیستیڤاڵانەوە خۆت پیشانی ئەوی تر بدەیت وەکو هونەرمەند وەکو سینەماکار وەکو ژیاندۆست کە ئەمە مەسەلەیەکی گرنگە دووەمیش خۆزگا میدیای لۆکەڵی یان میدیای ئینتەرنەشناڵ لەوێ حزوری هەبووە هیوادارم بە ساڵی ئایندای ئەمە بکرێ دووبارە من لە ڕاستیا دەستی ماندووبوونی هەموو بە ڕێزانە گشتم کە لە سەرکەوتنی ئەم کارەیە هاوکار بوون کاکە گۆڤە کاکە دارۆ و بەناسخان و کاک دکتۆر ڕەهەند و کۆمەڵێک برادەری تر خاوەنی ئەم کەیفۆرە یان چی بی کەیفۆر کە ئەم زۆر جارەمانە بەڕاستی ئەوانەی کە ینی لە پشتەوەن وەکوڵێ سەربازی لەناسرا و نەبێ ئاگامان لێیان بێ دەستخۆشیان لێ بکەین نەبێ سوپاسیان بکەین و من نەزانم کۆمەڵی خەڵکی تریشەیە کە ڕەنگە من نیان ناسم یان خۆشیان نیانەوێ ناویان بهێنرێ ئەوانە زۆر خەڵکی گرنگن بەڕاستی و ینی ئێمەش کاتی نێرە لە ڕاستیە بۆ ینی هەوڵێک بوو لە ڕووی معنەویەوە تۆزێک لە ڕووی مادیەوە بۆ هاوکاری ئەم دیدارە و ئینشەڵڵا هەوڵەیەین کە لە ساڵی ئایندەیە ئەم جۆرە هاوکاریە معنەوی ئینجا مادیە بەردەوام بێ چونکە خۆتان نەزانن ئێستا وەزعی کوردستان چۆنیە بەڵام ئێمە ئەوەی کە لە توانامانە ئینشەڵڵا خیر نەگەر بەوەی کە ئەم فیستیڤاڵە ئەم دیدارە سەرکەوتوو بێ دووبارە زۆر سوپاسدارەکەم و هەموو لایەکتان بەخێر بێت